با بڵێم ڕێز و خۆشەویستی هەبوو، یعنی زەواجەکەم بەدڵی خۆم بوو هەرچەنە سودفەش بوو، بەڵام وردە سێرم کرد ئەو خۆشەویستیە نەما، ڕێز نەما، یعنی لەسەر بەسیترین و سادەترین شت ئەبوو بەکێشە بە ئێستاشەوە. چەندێک کە زەواجت کردووە خاتونگیان؟ وا بۆ 15 ساڵ. 15 ساڵ یعنی سەرەتاوانە بوو؟ نا سەرەتا ڕێز هەبوو، خۆشەویستیە بوو، یعنی خۆشەویستی ئێستش خۆشەویستیمان بۆ یەک هەیە، بەڵام کە ڕێزنەما یعنی وامان لێ هاتووە لێکتری بێزار بوو. دوای چەندێک ڕێزنەما، دوای چەندێک ساڵ کە پێکەوە بوون؟ مامۆساگیان کە مناڵی یەکەممان لەدایک بوو. بەڵێ ئیتر حتا وای لێ هاتووە دەست بەرزکردنەوەی تایە، یعنی عەزێدانی تایە بە جۆرێک، یعنی بێزار بووم لەو ژیانە. هۆکار چی بوو یعنی کە سەرەتاوای وای لێ هات ئەم پەیوەندیە لەو پەڕی ڕێز و خۆشەویستیەوە بەم شێوازەی لێ هات؟ مامۆساگیان سەرەتا احتیمامێکی زۆر، بەڵام وردە چوونە دەرەوەی پیاوان، خۆت ئەزانی پیاوان یعنی یەخوا نەگاتەوە حەدەی ئیهمال بێت، یعنی ئیهمال بێت بۆ ژنەکەی. ئیتر وردە ئەچوە دەروانەیە کە ئاچوە دەرەوە درەنگ ئەهاتەوە، ئافرەتیش هەر لە چوارچێوەی دیوارێکە پێویستی بەوەیە کاکە لەگەڵ هاوڕێکانیان چوە دەرەوە، لەگەڵ هاوڕێکانیە شەو تا 12 شەو تا یەکی شەو، ئیتر نەت ئەوت کە ئەمە ژنی هەیە مناڵی هەیە، بە مەسئولیت ناکرد بەرامبەر بە خۆت و بە مناڵەکەشت؟ مامۆساگیان ئەوەی ئەزانی کە بەس ئەوەیە نان خواردن مناڵ بەخێوکردن ژن عایدی ئەوەیە، ئێژنیش پێویستی بۆیە لەگەڵ یا قسە بکرێت، چوونە دەرەوەیە کە بێ لانی کەم کەی تەماڵەکەوانێ موبایلەکە بۆ بەدەستەوە بێت، یعنی کە پێم ئەو موبایلەکە دانێ قیامەتی هەڵ ئەسان. ئێستا ناوێرم بڵم ئەو موبایلە دابنێ کارێکە کات، یعنی مامۆساگیان گەیشتەوە حەدەی مناڵەکانیش بێزار بوو، نانە سەرسفرە لەگەڵ مناڵتانەیە؟ 2 مناڵمان دوو مناڵتانەیە. تەمەند درێژبن تەمەنی مناڵەکانت؟ زۆر سپاسێکیان 14 ساڵە، 14 ساڵ، یەکێکی تیشان 10 ساڵە. 10 ساڵ بەڵێ. یعنی بە جۆرێکە مناڵەکانیش بێزار بوون لێمان. چەنەها جار مامۆساگیان من چوومەتەوە ماڵی باوکم، خزم و کەسی ڕاستپاردووە، بەڵام یعنی ئەو حاڵەتەش ڕوویاوە تۆ بتۆری تو بچیتە ماڵی باوک؟ چەنەها جار، یعنی وای لاتە خزم و کەس بێزار بوون بە دەستمانەوە، بەڕاستی ناشتوانین جابین و مامۆساگیان چکە ئێمە یەکمان خۆشێ، بەڵام ئەوەی نەماوە لە بینمانە ڕێزەکەیە، یعنی ئەمەوێت ئەو حەلە بدۆزمەوانێ. مامۆساگیان زۆر کەسێ پێم ئەڵێت سەحرە، یاڵێ لەوانەیە سەحرتان لێکرابێن، یاڵێ بەچاو بوو یان لەوانەیە بەس بەڕەئی من کەسێک کە خۆی باش بێ لە ناخی خۆیە ئەو شتانە تەسیری لێ ناکە، یان زۆر کاتەوەشم بینیوە تەسیری ڕەفیق و برادەر یان خزم و کەس ئەوە تەسیر، یعنی بینیومە لەسەری کە بەناڕاستە خۆی قسێکی لەسەر کراوە تعلیقێک بوو لیا پێکردنێ، بەس کاتۆتە ماڵەوە چینێکی پێکردوم. چۆن یعنی لەگەڵ هاوڕێکە؟ ئێستا مەسەلەن پێی وتراوە تۆ لە ژنەکەتە ترسی کە هاتوۆتە ماڵەوانێ، ئەڵێ دیارە تەسەڕفاتەکەی تۆ بەنوعێک بووە بۆیە ئەوان پێڵێ، ینی تەسەڕفاتەکەی تۆ وا بووە کە ئەو مامۆساگیان من لە ماڵەوە ئاوای لەگەڵمان جاوەرە بچمە دەرەوانێ بە شێوەیەک قەت ناتوانم وای لەگەڵا بکەم قەت. باشە کە تۆ ئەم بەو شێوازە گۆڕاوە ڕێزگرتن نەماوە لە نێوانتانە، تۆش بە هەمان شێو بۆ ئەوای ئەی تۆش ڕێزی لێ ناگری، تۆش ئەو وەکو جاران نەماوە لە بەرچاوت؟ مامۆساگیان ئەخر ئەزانیی سەبریش تا حەدێکە ناتوانی، ئەی تۆش ئەبۆڵێنی تو بۆڵەکەی تۆش بێزاری خۆت دەرەبڕی نامێنێ، ناتوانی، یعنی تۆ ئەم پیاوە هەر ئێحمالێکە هەر گوێت پێنەیە هەر لە دەرەوە بێت، ئەی تۆش تەحمل ناکەی، تۆش ئەتر تاو ئەتەقیتەوانێ. بەس یعنی من ئەمەوێت ئەو ڕێزەی جارانم بۆ بگەڕێتەوانێ، بەڕاستی من ئەمەوێت خۆشەویستیەکە هەیە، بەڵام لە کۆتاییە ئەوەی کەوەی لە پێشترە ڕێزەکەیە. باشە کە تۆ چیتەوە ماڵی باوکت تۆراوی تو ڕۆشتیتەوە، ئەو خەڵکی ناردۆ بە شوێن تاو بتێنێتەوە یا هەرجەتی کەیفی خۆتەوە خۆت وەرەوە یا شتێکی لە بابەتە؟ مامۆساگیان زۆر کەسی ڕائەسپارد، خزم و کەسی ڕائەسپارد، ئێستا وای لێ هاتووە کە من بچمەوە ماڵی باوکم، یعنی گاڵتەیان پێیەت لەبەر ئەو شتە دووبارە بۆتەوە. ئێمەدەم کە خەڵکە نێرێ بەدواتەوە خەڵک ڕاستپێرێ و مەمنوع نەبێتەوە جارێکی تر کە تۆ بڕێتەوە دڵنیا بە کە توی خۆشەوێت، ینی خۆشەویستەکەی وەکو خۆشتەڵی ڕاستە خۆشەویستەکە هەیە بەس تەنها ڕێزەکە نەماوە. ئێستا تۆ ئەتەوێت ئەو ڕێزە بگەڕێنیتەوە بۆ ناو خێزانەکە کە ئەم پیاوە بە هەمان شێوەی سەرەتا چۆن ڕێزی لێ گرتووی بە هەمان شێوە ڕێزی لێ بگرێتەوە. فعلاً یعنی من ئەمەوێت ئەو ڕێزە بگەڕێتەوانێ چکە ئەکیدم خۆشەویستیە کە ناتوانین ئێمە لە یەک جیابینەوە.